سپاس شلای کاغذمرسێت جێگرنەکەی سەرکاری ڕۆژنامەنووسان لە کاغذمەر لە دەستی ڕۆژی میدیا و ئازادی ڕادەبڕین لە ماوەی ڕابردووە چۆنەوە سەنجێنی وەدی و بۆچوونی جەنابان بۆی گشتی لەگەڵ لە بابەتی مامەڵەی دەسەڵات و مامەڵەی هەتا خۆشاندنانیش لەگەڵ میدیا و میدیاکاران چۆنە بە کاتی جەناب تاقیکردەر و سپاس دەکەین فەرمایید. زۆر سپاس بۆیەوە سپاس بۆ ڕێزیشتان وڵا پێم خۆشە نخبەیەکی زۆر باش دانیشتون کە پەیوەندی ڕاستەخۆیان بە بابەتەکانەوە هەیە بۆی کە بتوانین چارەسەرێک بۆ گرفتە بدۆزینەوە کە بەردەوام خۆ دووبارە ئاکاتەوە. پێم خۆشە سەرەتا چەند ئامارێکتان بۆ بخوێنمەوە ئەوەی کە پێوەستە بە کاروباری میدیا و ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانەوە ئەوەی کە پەیوەندی هەیە بە 2020ەوە نزیکەی 129 پێشێلکاری ڕوویداوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە دەستگیرکردن لێدان سوکایەتی پێکردن داخستنی کەناڵ و لە هەرێمی کوردستان نزیکەی 103 تەلەڤیزیۆنی لۆکاڵی هەیە 32 سەتەلایت هەیە 174 رادیۆ لۆکاڵی هەیە و 894 ڕۆژنامە و گۆڤار هەبوو ئەمانە کە بە ڕەسمی مۆڵەتی هەڵگرتووە و نزیکەی 15,000 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان هەیە و کە نزیکەی 7,000 ئەندامە لە سەردیگای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەوە لە حاڵەتێکا لە وڵاتی وەکو تورکیا و ئێران 6,000 ئەندام هەیە و کۆی ئەو پێشێلکاریانەی لە ساڵی 2008 تا 2020 بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە 1162 حاڵەتی پێشێلکاری بووە بەرامبەر بە 2030 ڕۆژنامەنووس و دەستگای ڕاگەیاندن کە لەوانە 1882 بەرامبەر بە ڕەگەزی نێر و 88 حاڵەتی بەرامبەر بە ڕەگەزی هێینە بوو. لەو ئامارانەوە لەو راپۆرتانەی کە بەردەوام سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و ڕێکخراوەکانی تریش بەردەوام دووبارەیەکەنەوە ئەو یەکە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەردەوامە و ئیدامە هەیە و چارەسەری نەکراوە. لەو 1962 حاڵەتی پێشێلکاری کە کراوە لە ماوەی ڕابردووداوە بەم 1992 تا ئێستا حکوومەت و دەستگا ئەمنیەکانی بچووکترین ئیجراعاتیان نەکرد. هیچ کەسێک تەنانەت لە ئەو تیرۆرانی کە ڕوویداوە 5 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو تیرۆر کراوە و بە حاڵەتەکانی داخستن و لێدان و سوکایەتی هیچ ئیجراعاتیشی نەکرد. یەک ئیجراعاتیشی بەرامبەر پۆلیسێک ئاسایشێک چالاکی مەدەنی نەکرد کە ئەمە بە نەزەری من گرفتە. لە کاتێکا بە پێی یاسای کاری ڕۆژنامەنووسی بە پێی یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری ئازادە تەمەنەوە لە مادەی دووهەم خاڵی یەکەمی یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری ئازادە هیچ سانسۆرێکی لەسەر نییە و ئازادی ڕادەربڕین و بڵاوکردنەوە بۆ هەمووان دەستەبەرە لە چوارچێوەی ماپ و ئازادە تایبەتیەکانی تاکەکان بە پێی یاسای تیکی ڕۆژنامەنووسی. لە کاتێکا لە ماوەی ڕابرد لە 2007ەوە و چی یاسای ژمارە 35 ساڵی 2007 چی یاسای ژمارە 11 ساڵی 2013 یاسای مافی بەدەستهێنانی زانیاری هیچ کام لەمانە جێبەجێ نەکراوە. بە تایبەتی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری کە تازەتریشە کە حکوومەت و دام و دەستگاکانی ملزەمەکە بۆی لە سایتەکانیان ئەم زانیارە نەبڵاوکەنەوە بچووکترین ئامار و داتایتیان و بچووکترین زانیاری نادا. پێشم وایە گرفت یەکێ لە گرفتەکانی حکوومەت و دام و دەستگاکان ئەمنیەکان بە تایبەتی و حکوومەت بە گشتیەوەیەکە حکوومەت و دام و دەستگا ئەمنیەکان پێیان وایە هەموو شتێ بە نەهێنی بەڕێوەچێ لە وڵاتە کە عەکسەکەی ڕاستە لای ڕۆژنامەنووسان پێیان وایە هەموو شتێک شەفاف بێت. ئەمە یەکێک. دووەم حکوومەتی هەرێم و لایەنەکانی ناوحکوومەت و دام و دەستگاکانی کاری ڕۆژنامەنووسی بە پیشە ناناسن کە لە کاتێکە یاسای بۆ دەرچوو کاری ڕۆژنامەنووسی بە پیشە ناناسن ڕۆژنامەنووس بە پیشیگەر ناناسن ئەوەی کە دکتۆرێک مهندیسێک کەسێک بە پیشە ناسن بەڵام بەداخەوە 1962 ڕۆژنامەنووس لێ دراوە کەسێک نایە کە لە کاتێکە بە پێی یاساکە ڕۆژنامەنووس مامای فەرمانبەری دەوڵەتی هەیە و لەوەش خراپترەوەیە بەداخەوە بەشێ لە دام و دەستگا ئەمنیەکان ئەمە هەرگەزانە کە لە هیچ پێی یاساکە و لە هیچ پێی ڕێنمایی و لە هیچ پێی هەموو پێپەرانی کە حکوومەتێتی لە هیچ پێ نییە کە دەستگا ئەمنیەکان ئەرکیانە لە ڕۆژنامەنووس ئەرکیان نییە. ئەم ئەگەر پێی وایە کەسێک کە دێتە سەر شەقام پێی وایە ئەرکێتی لە ڕۆژنامەنووس بە ئەرکی نییە و بەداخەوە جگەلەوەی پێشێلکاری یاساکاکە و پابەندی پەیوەندی سیاسیەکانە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە پەیوەندی ئازادیەکانی کاری ڕاگەیاندن و میدیاش نەبووە.
خاڵێکی ترکە ئەمان بەردەوام ئیدامەیە بێ و بەردەوام خۆی دووبارە ئەکاتەوە بە شێوازی جۆرەوەجۆر ئەوەیە کە دام و دەستگا ئەمنیەکان هەمیشە پیان وایە ڕۆژنامەنووس دوژمنی ئەم دەستگایانەیە یا دوژمنی ئەم حکوومەتە یا دوژمنی ئەم کەس ئەمنیانەیە کە لەسەر جادەیە کە قسەیەکی تری ژەوترێن ڕۆژنامەنووسیش پێی وایە ئەوان دوژمنی وەهمین بەڵام من پێم وایە لای ڕۆژنامەنووس وانە سەکەوەی کە ئەمان بەڕاستی وەهمە خەڵکانی ڕۆژنامەنووس و میدیاکان دوژمنی دام و دەستگای ئەمنی حکوومەت نییە من پێم وایە بەشێکی زۆری ئەوەی کە لێرە دانیشتون میدیاکان و کەناڵەکانیش خۆیان پێ بەشێک لەم ئەزمونەیە لە هەرێمی کوردستان بەڵام منتەقیدی ئەم بارودۆخن ڕخنەگری ئەو بارودۆخن و لە کاتێکە قسەکەشەوەیە کە لە ئەلفەوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان و یاساکانی باس لەوەکە کە ئازادی هەیە ئازادی پیشەیی هەیە ئازادی عەقیدە و بەیان هەیە ئازادی ڕۆژنامەگەری هەیە ئازادی حیزبی سیاسی هەیە بەڵام تا مەسەلەن خۆپیشاندانەکان ئەوە دەرەخا وام ئامارانی بەردەستی بنەوە دەرەکە کە لە واقعدا وانە قسەکەوەیە ئێمە بانگەشە بۆ شتەیەکەین کە واقعەتەکەی وانە فاکتەکانی بەردەستمان پێمان ئەڵێن کە وانە واگەر قەرارە ئازادی کاری ڕۆژنامەنووسی و ئازادی میدیا هەبێ مەسەلەن ڕۆژنامەنووس لە دۆک دەستگیر کراوە 2 مانگە لە سلێمانی دەستگیرە کرێ خاڵێکی تری کە پێوەستە بەم کارە ئێمەوە ناسەربەخۆبوونی دادگاکانە بەداخەوە لە هەرێمی کوردستان دادگاکان بۆ پێی سەربەخۆنی لەبەرەوە ئەبینی گرفتی زۆر بۆ ڕۆژنامەنووسان دروست دەکرێت مەسەلەن ڕۆژنامەنووس دەستگیر کراوە کاتێ من لەگەڵ جەنابی حاکم قساکەم ئەڵێم جەنابی حاکم بە پێی ئەم یاسایەت و کە لەبەردەستە تۆ نابێ ڕۆژنامەنووس بگری ئەڵێ من عیلاقەیەوەم نییە پێم کردووە و زانیاریانەی لەکوێ هێنەوە بە پێم بڵێ مەسەلەن یاساکەوە کەسیش لێ نابزێتەوە لەم و گرفتێکی ترەوەیە کە سەیری ئەمەکە مەسەلەن ئێمە باسی یاساکەین دادوەری بەڕێزە بێلانی کەم پەیوەند بێ بۆ یاسایانی کە لە بەردەستیاتی خراوەتە بەردەستی بۆ پراکتیزەکردنی کارەکەی مەسەلەن ڕۆژنامەنووسان پێنجشەماگرن دوایی تەلەفۆنی بۆ وەکێڵە دەوام نەماوە جومعە کەسی لێ نییە شەماڵە ئۆفە ئەیخاتە یەکشەممە ئەمە بەڕاستی حەق قەیناکە مانجم دەستگیری کە بەڵام بەم فێڵە بەم ناحەقێنە بەم سوکایەتی پێکردنە لەبەرەوە حجەیەک نەیەڵی بەدەست منەوە حجەیەک نەیەڵی بەدەست محامیەکەیەوە پێشەمە دەستگیری یەکەی ئەڵێ جومعە دەوام نیە و شەممە دەوام نیە و ئەمە سەدان جار دووبارە بۆتەوە ئەو بارودۆخی کە هەیە بەڕای منەوەیە کە حکوومەت و دام و دەستگا ئەمنیەکان بمودا کاری ڕۆژنامەنووسی بە پیشە ناناسن و هەرچی ڕووەدا هەستیان کردووە زۆر تەسیری نییە ڕێکخراوی ئایەبجەی ڕێکخراوی یونسکۆ ڕێکخراوی کوێ لەسەر هەموو ئەمانە قسەیش کردو پێیان وایە زۆر مؤثر نییە و زۆر کاریگەری نییە کە بەداخەوە من پێم وایە ڕێک پێچەوانەکەی ڕاستە ئەم پێشێرکاریانەی بەرامبەر بە ڕۆژنامەنووسانەوە پێشێرکاریانەی بەرامبەر بە خۆپیشاندانەوە پێشێرکاریانەی بەرامبەر بە ئەحزابی سیاسیەوە پێشێرکاریانەی بەرامبەر بە کوێ بە نەتیجە تۆ چیتە نا ئەو چوارچێوەیە کە ڕێکخراوای نێودەوڵەتی لە خەریتەکانیانە خستویانە زۆنی ڕەشەوە وامەی هیچ مامەڵەیەکی لەگەڵ ناکرێت زۆنی قاوەیی تا ڕادەیەک باشترە کە ئێمە بە نەزەری من لە بواری میدیا هێشتا لەو زۆنە قاوەیین بەڵام ئەگەر چوینە زۆنی ڕەشەوە بە نەزەری من ئەوەی کە ئێمە زۆر بانگشەی بۆ بکەین و دیعای بۆ بکەین و بە پێشمان وایە کۆمەلگانی و دەوڵەتی بێ پشتیوانی مان بکە بەشێکی پەیوەندی بەوەیە کە هەمووی ئازادی دیموکراسی بەرقەرار بێت و بەداخەوە کە ئەوە بەشێکی ئەوەی کە ئەمە قسەم کرد لەسەر نەبوونی ئازادیەکان و لەسەر نەبوونی ئیجراعاتی پێویستە دیوەیەکی تریشی بەڕاستی بۆ ڕقەمانی کە من وتم و ئێستا ئەمانە تەنها ڕقەمی تۆمارکراوە بەبێ ڕقەمی سایتەکان و پەیجەکان و سۆسیال میدیا بەڕاستی لە ناو میدیای کوردیا گرفتگەلێکی زۆر هەیە کە وای کردووە بەشێک لەمە بخۆ بخەین بەشێک لەم بارودۆخە بخۆ یەکیانەوەیە کە بەڕاستی ینی ئێوە بێ بپرسینەوە مان بپرسین بۆچی 15,000 کەس ڕۆژنامەنووسە لە هەرێمی کوردستان ئەم 15,000 کەسە چۆن دەستی بەکار کردووە ئەم دەستگای ئەمەی بەرەم هێناوە چۆنە بۆچی لە وڵاتی شۆ کۆماری ئیسلامی ئێران و تورکیا 8,000 کەس ئەندامەکەچی لێرە بە جەمعیەتێکی 6 ملیۆن نفسی و 15,000 یا ئەوەدا کارەکە زۆر ئاسان و سادەیەکە هەموو کەس دەتوانێت دەستی بۆ بەرێ یا لەگەڵ ڕێزمە جیهەتێک لایەنێک لە پشتیوەتی بۆ بێئەرزشکردنیەتی یانەوەی کە بۆ بە سەرچاوەیەکی بژێوی ژیان و ئەوانەی کە هەر کەس بتوانێت ڕۆژنامەنووس بێت زۆر جار
دوری شوید که باس دوری اعمال روزنامه‌نویسان بررسی و کاریشی هر دستگاه سیاسی نتوانه بگیره که آمریکا یا ساکن همه نفس تو لەڕاستی من بۆ خۆم ڕژ گەشتبین نیم هیوادارم بۆ چونەفێم غەڵەت بێ سەبارەت بە ئاماری پێشێکاریەکان و چارەسەرەکانی چا من وەکوتم لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا هیچ کەس سزا نەدراوە لەسەرەمە وە گرفتەکە شێوەیە کە ئەم کارە بە پیشە نەناسێتراوە سەبارەت بە زۆریەکەشی بە نەزەری منەوەیە کە ئەو هۆکارانە هەیەوەم پێم وایە بەتەنیا لایەنی حکومی هەمووی لە پشتیەوە مەسەلەن ئەنواع میدیای جۆراوجۆر کراوەتەوە بەبێ ئەوەی کەسێک ڕایەنانی کرد بێ دەرچووی ئەکادیمیایەک بێ ماکی شێداتیم لەگەڵ ڕێزم ئەڵێ بڕۆ کاری ڕۆژنامەنووسی بکە و ئەمێ خاڵێکیش بڵێم ئەوانەی کە باسم کرد لە ئەکسەریەتی بەڵێ بێگومان ڕاستە ئەکسەریەتی پێشێکاریەکان حکومەت و داون دەستگاکان ئەنجامیانداوە بەڵام بۆ معلوماتی جەنابتان هەموو ئەو کەیسانی ڕۆژنامەنووس کە چۆتە دادگا ڕۆژنامەنووسیای دۆڕاوە هەموو ئەو کەیسان 195 ئەو کەیسانەی لەسەر شەقامە ڕۆژنامەنووس بردوێتەوە 195 ئەو کەیسانەی چێتە دادگا ڕۆژنامەنووس دۆڕاندوێتی مەخاڵێکی جەوهری گرنگە بۆ کە ڕۆژنامەنووس کاتی هەواڵە بڵاوەکاتەوە زانیاریەکەدا ڕاپۆرتێک فاکتی پێ نییە بەڵگەی پێ نییە دۆکومنتی پێ نییە وەلە هیچ کوێی دنیاش کاری ڕۆژنامەنووسی بە فاکت و بەڵگە و دۆکومنت ناکرێت مثلا ڕەگە جەناب بڵێ حکومەت زانیاریم ناداتێ بەڵام کاتێکە لەسەر وەزیرێ قساکەی بەبێ فاکت و بەڵگە و دادگا و خێزانەکەشی و مناڵەکانیشی تاوانبارەکەی ئەمە لە چوارچێوەی کاری یاساییە نیە و لەم خۆپیشاندانە نەشا ئەخیر قسە ئەوە بێ لەم خۆپیشاندانە نەشا ئێمەوەیە بینین کە عادەتەن لە دوو حاڵەتا پێشێکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و ئازادیەکان بەردەستکاتەوە یەکیان خۆپیشاندانە سیاسیەکانە دووەمیشان کاتی پرۆسی هەڵبژاردنەکانە لە کاتی بەتابەتی خۆپیشاندانەکانە بەداخەوە گرفتێک سەرەڵدا کە بەشێکی پەیوەندیە بێ بە ڕۆژنامەنووسەوە هەموو ڕۆژنامەنووسی ئەحزابە سیاسیەکان ئۆپۆزیسیۆن ئەمانە کە ئەبێ کاری میدیایی بکە کاری ڕۆژنامەنووسی بکە هەمان ڕۆڵی خۆپیشاندەرێکە مەسەلەن دیقەت بن لەو خۆپیشاندانانە مایکی کەناڵی تەلەڤیزیۆن هەبووە بە نیشتیمانی بە خۆپیشاندارە بە ڕێزەکاڵێ بەنیازنی لە هەولێر خۆپیشاندان بکەی بەنیازی خۆپیشاندان بەریتە هەولێر بەنیازی خۆپیشاندان بەریتە دۆ تۆ تەحریکی خەڵکەکەی بۆ خۆپیشاندان لە کاتێک کەناڵی میدیا نابێ خۆپیشاندان سازکە بێ ڕووماڵی خۆپیشاندان بکە و ئەخیر خاڵیش ئەوەیە میدیای هەرێمی کوردستان بەشێک لەو بارودۆخە خراپەی کە هەیەی لە هەرێمی کوردستان میدیای حزب هەبوو میدیای ئۆپۆزیسیۆن هەبوو خراپترین جۆری هەبوو میدیای سێبەر بوو و میدیای هەلیش هەبوو میدیای حزب لە شوێنی خۆی ماوە گەشەی کردو میدیای دەسەڵات میدیای ئۆپۆزیسیۆن دیقەت بن بەشێک بۆ لە گرفتەکە بۆ معلوماتی جەنابتان بەشێک بۆ لەو ئاڵۆزیانەی میدیای مەسەلەن کاتێکە لەگەڵ دەسەڵات ڕێکە مەسجەکان و پەیامەکانی ئاسایی و ئارامە کاتێککە دێتە دەرەوە لە حکوومەت هەمان وەکو میدیایەکی ئەنتی حکوومەت کارەکە ئەمە تەسیری منفیدانێ لەسەر خەڵک میدیای سێبەر کەس خراپترین جۆری میدیا بوو وە زۆرتریشی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان بەڕاستی دەستیان هەبوو لە دروستکردنی وەزایدە ئەحزابی سیاسی تریش بستنەوەی گۆڕانەوەش بەقەدەر حەزمی خۆیان دەستیان هەبوو ئەمە میدیای شێوە بەداخەوە لە نێوان ئەم سێ خاڵەیە میدیای هەلی پاشەکشەی کرد پاشەکشەی کرد بۆی قەیرانی دارایی بەهۆی ئەوەی کە لە کاتی ڕووداوە سیاسیەکانە بەبێ ئەوەی بە مەبەز یا بێ مەبەز کەوتە سەر ئەو خەتەی کە ئۆپۆزیسیۆن قسەی پێ کرد لەبەرەوە ئەمە تاسیری لە لای خوێنەر دروست کرد بۆیە لە ئێستا ئەبینی ئەکسەریەتی میدیای کۆمەڵگای کوردستان میدیای دەسەڵاتەوە میدیای حیزب ڕۆماڵیەکە و بە جۆرە لە جۆرەکان تەسیریشی داناوە یا مثبەت یا منفی ئەوە شتێکی ترە بەڵام لەگەڵەوەشە هێشتا پێم وایە بەو حاڵەشەوە ڕەنگە هەرێمی کوردستان بەداخەوە کە پێنج ڕۆژنامە کوژراوە لە وڵاتەیەک دۆکانی ئەمریکا ڕۆژنامە کوژراوە لەما نزیکەی بە 100 ڕۆژنامە کوژراوە لە چەند ساڵی ڕابردوو ئەمە من نامەیە مەسەلەن بمەوێ ئەزمموی هەرێمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان بەڵام بە بەراورد لەگەڵ ئەوە لەگەڵ ئێران و تورکیا و سعودیە و جۆجێ ڕەنگە بارودۆخێکی باشترمانە بێ بەڵام ئەوە مانای دڵخۆشی نیە هیوادارم باشتر بکرێت و ئەو بانگەشەیە کە حکوومەت بۆ لەگەڵ پرسی ئازادیەکان باشتر بێتەوە.